ئەوە هەر بە کۆڕاڵ دەڵێن لەگەڵ ئێزازە فەرمی و ئەڵێ بە کۆڕ دەیڵێن بە شاعیر و بە نووسەر و بە خانەخوێ و بە میوان و بە تێگرایی ئەڵێ من هەرزم کردن هەمومان دەیڵێنەوە مامۆستا جانیەکان ببێتە ینی یەک پێکسی بەرنامەکەی دەست پێ بکەن یەکتان بێتە ڕابەر دەست پێ بکەن بە ئەمە پێشکەشتانی بکەین فەرق ناکە یەکتان دێڵن ئەوە لە سەریزنی مامۆستای خەزاڵت مامۆستا دەقەیەک تکایە بێدەنگی بە پێوە دەوەستین ڕۆحی پاکی هەموو شەیدان و بەتایبەت مامۆستا خدا ڕوحیان شاد کەن.